شۆڕشی ئێران و ڕێنەکردنی سەرانی کۆماری ئیسلامی. هەرچی خەباتی خەڵک دژ بە ڕژیمی ستەمکار و گەنجەڵی حاکم بەسەر ئێراندا قوڵتر و بەرینتر دەبێتەوە، ڕێنەکردن و خۆڵکێشانی ئەم دەسەڵاتدارانە بەرەوبانتر دەچێت. هەڵبەت ئەم تەبلیغاتە سەرتاپێدرۆیە بۆ خەڵک نییە، بەڵکو هەڵخراندن و بەخەتکردنی بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی کردۆتە نیشانە. ئەگەرچی درۆ لە ئیسلام و تەشەیوعدا حرام نییە، بەڵام ئاستی درۆی حاکمانی ئیسلامی لە عەلی خامنەییەوە تا ئیمام جومعە کۆنەپەرست و خوڕافیەکان، لە فەرماندە نظامی و ئینتیزامی و ئەمنیەتیەکانەوە تا بەکرێگیراوانی ڕژیم لە مەجلیس و میدیاکان، بوونەتە هۆی سەرسوڕمانی بەشێک لە کاربەدەستانی خودی ئەم ڕژیمەش. بۆ نمونە با چاوێک لاوتەکانی چەند کەس لا کەسانی بێمێشکی حکوومەتی بکەین. ڕەنگە زۆرێک لەم وتانە هەروەک حەدادی عادڵ یەکێک لە کاربەدەستانی خودی ڕژیم و تویەتی بەهۆی ڕێژە و چەندایەتی بەرزی خەڵوز و مادەی مەسرەفیەوە بێت. کازم سدیقی ئیمام جومعەی تاران دەڵێ ئێرانی ئیسلامی بۆتە هێزی یەکەمی جیهانی. میرباقری ئەندامی مەجلیسی خوبرەگان و تویەتی ئێمە لە قۆناغی ئامادەکردنی یاسایەکی نوێ داین بۆ دنیا. وتەبێژی دەوڵەتێژێ ئەوە دوژمن بوو کە نرخی ئەرزی بەرز کردەوە. وەزیری نێوخۆ دەڵێ چاکسازی ئابووری بە کەمترین هەزینە و ئاسەواری خراپ بە ئاکام گەیشت. مەهدی سەفەری جێگەری ئابووری وەزارەتی دەرەوە وتی زۆرمان نەماوە ببینە زلهێزێکی ناوچەیی و جیهانی. نەوبەخت سەرۆکی سازمانی بەرنامە و بودجە دەڵێ ئێران هێزی هەژدەیەمی ئابووری دنیایە. فەرماندەی سپای پاسداران و تویەتی ئێمە خاوەنی چوارەم چەکوچۆڵی پێشکەوتووی دنیاین. ئیمام جومعەی مەشهەد فەرموویەتی ئێمە باشترین دموکراسی دنیا و مێژوومان هەیە. نمونەی لەم بابەتە ئەوەندە زۆرە کە کات نییە باسییان بکەین. قسە و باسی لەم جۆرە لەلایەن سەرانی ڕژیمی ئیسلامی ئێرانەوە چ شتێک بە خوێنەر بیسەر و بینەری ئاسایی دەگەێنێ بێجگەلەوەی کە دەری دەخات، کۆمەڵێک شەیاد و نەخۆشی دەرونی جنایەتکار بەسەر چارەنووسی خەڵکی ئێراندا حاکمن. حاکمانێک کە هیچ هێڵێکی سوور و هیچ سنوورێک لا درۆکردن و ئاوەژووکردنەوەی ڕاستیدان ناناسن. ئەگەر باسی ئابووری تێکڕماوی ئێران نەکەین، تەنیا لە 3 مانگ و نیوی ڕابردوودا 500 کەسیان ئیعدام کردووەیان کوشتووە. هەر لە ماوە کورتەدا زیاتر لە 30,000 کەسیان زیندانی و ژمارەیەکی زیاتریشیان بریندار کردووە. تەنیا لەبەر ئەوەی کە بەدەستی بەتاڵ هاواریان کردووە کە ئەم ڕژیمەیان ناوێ. ئەو جار زۆر بەڕووداریەوە باسی دامەزراندنی باشترین دموکراسی دەکەن لە دنیادا. هەردوێنێ ئاخوندە مشەخۆر و خوڕافیەکانی مەجلیس بێشەرمانە بەربەڕیەت و جنایەتکاری خۆیان بم شێوەیە جەربڕی. کۆمەڵگەی مدەڕیسنی حەوزەی عیلمیەی قوم لە بەیانیەیەکدا ئیجرای سزاکانی ئیعدامیان بۆ ناڕازیانی تاوانبار کراو بە محاربە و فەساد فیل ئەرزی لەلایەن خۆی قەزاییەوە بە ناکافی و بێخاسیەت ناوبرد و ڕایگەیاند کە بڕینی ئەنگوستەکانی دەستێک و لێکردنەوەی پێیەکی تاوانبار و ئیعدامکردنی ئەو کات دەتوانێت کاریگەری هەبێت. خەڵکی ئێران لە کوردستانەوە تا بەلوچستان لە 4 گۆشەی ئێراندا عەزمی خۆیان جەزم کردووە تا بەتون ڕەتنەوەی خەبات بۆ ڕووخاندنی کۆماری ئیسلامی وەڵامی ئەم دایناسۆڕانەی بەر لە مێژوو بدەنەوە. ئەم حاکمە جنایەتکارە ئیسلامیانە پەڵەیەکی ڕەشن بە جەستەی دنیای ئەمڕۆوە و بە هەوڵ و هیمەتی جەماوەری خەڵک دەبێ فڕێ بدرنە زبڵدانی مێژووەوە.